داوامان کردووە لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە کاتی پەروەردە کە بێن بەدەم داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژەوە و خەمێک لەو چینە مافخوراوە بخۆن و داواکاریەکانمان وەکو خۆی جێبەجێ بکەن کە بریتی بووە لە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ بە هەمیشەیی و بەبێ جیاوازی کردن. ئەمڕۆژ دووبارە ئەو داوایەتان ئاراستە دەکەین. ئەمە لە کاتێکدایە لە نزیکەی 8 ساڵە دەرگای دامەزراندن بە گشتی داخراوە بە تایبەتی لە ناو کەرتی پەروەردەیە لە کاتێکدا پەروەردە لەو سێکتەرانەیە نابێ دامەزراندنی بوەستێت بە پێی یاسا و دەستور. داخستنی دامەزراندن چەندین لێکەوتەی خراپی هەبووە بۆ سێکتەری پەروەردە. بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە پێویستە حکوومەت کاری جددی بکات بۆ دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. بۆ ڕایگشتی ڕای دەگەیەنین ئێمە بەردەوام دەبین لە فشاری مەدەنیانە لە ئەگەری نەهاتن بەدەم داواکاریەکانمانەوە دەستکراوە ئەبین لە هەموو جۆرە چالاکی و فشارێک تا گەیشتن بە ئامانجەکانمان لەگەڵ ڕێزدا نوێنەری دەستەی گشتی وانەبێژان 9/5/2023 زۆر ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجەیان نزیکی 200 تا 250 مامۆستای وانەبێژمان هەیە بەردەوام دەکەن لە مەکتەبەکانە چ لە لادەکان بێت چ لە ناو شار بێت. بەنای خۆی بەخشنە میهرەبان ئێمە وەکو لقی هەڵەبجەی شەیدیکێتی مامۆستانی کوردستان پێشگیری داوە مافەڕەوەکانی مامۆستا بەڕێزانەکەن کە مامۆستانی وانەبێژی سنووری پەروەردەی گشتی هەڵەبجەی شەهیدن. ئێمە وەک کۆی ئامی ڕێکخراوەکە وەکویکیتی مامۆستانی کوردستان بە مامۆستا بەڕێزان دڵنیاکەینەوە و سەرجە مامۆسایانی بەڕێزی وانەبێژی سەر تاسەری کوردستان دڵنیاکەینەوە کە ئێمە وەکویکیتی مامۆستانی کوردستان لە سەرجەم کۆبوونەوە ناوخۆیەکانمان و هەروەها ئەو کۆبوونەوەی کە لەگەڵ بەرپرسانی حکومی ئەوانی کە ناویان هێناوە هەمان بۆ لە ڕابردوو لە ئێستاشە ئێمە ڕامانگەیانەوە کە پێویستەکە مامۆستانی وانەبێژ بە دەرەجەی 1 بکرێنە ڕسمی و بکرێنە فەرمی هەرچۆن ئەوان ئەرکی مامۆستایەتی لە ناوەندەکانی خوێندنا جێبەجێکەن ئەرکێکی پیرۆز جێبەجێکەن پێویستەکە بە هەمان شێوات چۆن ئەرکیان هەیە مافەکانیشان پێ بدرێ بە دەرەجەیەکدا بمەزرێن بە دەرەجەی 2 هەردا نامەزرێن ئەو شایستە دارایانی یاخود ئەو بەشە پارەی کە دیاری کراوە بۆ هەر بەشەوانەیەک بۆ مامۆستایەکی وانەبێژی عزیز و خۆشەویست لە کات و ساتی خۆیان پێی بدرێ بۆی ئەوی شکۆی نەشکێنرێ و وەک هەست بکا کە مامۆستایەکە و ڕێز لە ماندووبوونی ئەگیرێت. سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەهید ئێمە 156 وانەبێژمان هەیە کەواتە ئەمە پێداویستی ناو قوتابخانە و خوێندنگاکانی ئێمەیە و بەشێکیش لەو پێداویستیانەی کە ئەرزم کردن ئەو 156 وانەبێژە هۆکارەکەی ئەوەیە ژمارەیەک لە مامۆسایانمان ئەچێتە مۆڵەتی دایکایەتی ئەچێتە مۆڵەتی خوێندن و ئەچێتە مۆڵەتی نەخۆشی ئەم مامۆسایانە ئەکرێ بڵێن پێداویستی واقعی و 100% مەکتەبەکانی ئێمە نین چکە ئەگەر ئەم مامۆسایانەی کە ئەرزم کردن لە مۆڵەتان لە مۆڵەتی دایکایەتیان لە مۆڵەتی خوێندنان بگەڕێنەوە و فراغانە دیسان پڕەبێتەوە بۆیە داواکاری ئەم مامۆسایانەیش داواکاریەکی ڕەوایەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە وەکو وەزارەتی پەروەردەوە جەنابی وەزیریش هەمیشە پشتیوانی داوای مامۆسایانی وانەبێژی کردووە حکوومەتی هەرێم تەعینیان بکات و ئێمەش دەتوانین سوود لە ڕاژەکانیان وەرگرین بۆ قوتابخانە و خوێندنگاکانمان.